باشا کاک دکتۆر ئێمە کە ئەڵێن بەردی گورچیلە یعنی ئەم بەردە بێ شوێنی دروستبوونی لە گورچیلەیە بێت بەڵام ئەکرێ ئەم بەردە دابەزێتە ئەندامەکانی تریک و ئەندامی میز. بەڵێ بەخۆی خوای گەورە مرۆڤی وا دروست کردووە کەوا لە ڕووی تەندروستیەوە هەتا بکرێ هیچ کێشەیەکی نەبێ. گورچیلە شوێنەکەی وایە لە هەردوو لاتەنیشتەکانی مرۆڤەوەیە بەمەش لە دوای فیلتەرکردنی و هەستان بە فەرمانی خۆی دوای فیلتەرکردنی خوێن ئەو مادانە ئەکید کە مادەی زیان بەخشن ئەبێ لە ڕێگەی ڕێڕەوی میزەوە فڕێ بدرێتە خوارەوە. ئەمەش دوای گورچیلە دوو حالبمان هەیە کەوا درێژیەکان 20 بۆ 25 سانتیمەترە لە ڕێگە ئەو حالە بە ئەو مادە زیان بەخشانە دێتە خوارەوە دوای لە میزڵدان کۆ ئەبێتەوە بۆ ئەوەی کەوا چارە خوازەکە بتوانێت لە کاتی پێویست میزڵدانەکەی بەتاڵ بکەنەوە کە هەموو دەقیقێک بچێ بۆ سەر ئاو بەمەش تەسیری سلبی لەسەر ژیانی ڕۆژانە و شێوازی ژیانی ڕۆژانی هەبێ. بەڵام ئەتوانێت ئەو میزڵدانە بۆ 3 بۆ 4 کاتژمێر میزەکە خەزم کە دوای لە ڕێگای بۆڕی دەرەچیەوە ئەکرێ ئەو میزە بەتاڵ بکری. بۆیە ئەم بەردانش ئەکرێ بێنە خوارەوە لە حالە بگیر بێ لە میزڵدان گیر بێ ڕۆدا ئەگەر لە بۆڕی میزاگیر ببێ گورچیلە. طبعا بەرد هەتا لە ناو گورچیلەدایە ئەکرێ بڵێن زۆربەی هەرە زۆرە بەردەکان ناڵێن 100% بەردەکان بەڵام بەشی هەرە زۆری بەردەکان هەتاوەکو لە ناو گورچیلەیە یاخو لە ناو گۆشتی گورچیلەکەدایە کێشەیەکی نەرێنی وەکو پێویستی نییە کە شایانی باز بێ لەسەر گورچیلەکە ئەکرێ بڵێن زۆربەی حاڵەتەکان بەردی سەلامەتن. سەلامەتم بۆ گورچیلەکە لە هەندێک حاڵەت تایبەت نەبێ کە دوای باسیەکەین بەڵام کاتێک کە جوڵە بەردەکە ئایا بچووک بێ یاخود گەورە بێ و هاتە حالب و حالبی بە تەواوی قەپات کرد ئەو کاتی کێشەکە دروست ئەبێت. کێشەکە چیە سەرەتا بە ئازارێکی زۆر دەست پێ دەکا دوای تووشی هەوکردنی گورچیلە ئەبێت دوای گورچیلەکەی ئاوسێت و لە خلالی 2 بۆ 3 ڕۆژ گورچیلەکە دەرەجەیەک بۆ 2 دەرەجە جاری وایە بۆ 3 دەرەجەدا ئاوسێ لە هەفتەی یەکەم بۆ هەفتەی دووەم لەوانەیە کێشەیەکی وا دروست نەکە بۆ چارەخوازەکە جگە لە هەوکردن و ئازار بەڵام ئەگەر بێت و بەم شێوەیە چارەخوازەکە بمێنێتەوە لە داهاتوێکی نزیکدا کە نزیکەی مانگێک بۆ 2 مانگ لەوانەیە بەشێکی گورچیلە یاخود نیوەی گورچیلە یاخود هەندێک جاریش هەموو گورچیلەکان هەموو نیفرۆنەکان تووشی داشکاندن بمێن و بە جۆرێکەوە جارێکتر ئەم گورچیلە نەگەرتەوە فەرمانی ئاسایی خۆی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی